عزیزانم سڵاوتان لێبێت لە پاسی هەڵبژاردن گەڕاینەوە لاتان ئەمڕۆژ دوو کاندیدی ئەزیز و بەڕێز ئەبن بە سەرنشینی پاسەکەمان ئێمە لەگەڵم هاوڕێ بەڕێزانە هەوڵەدەین بەرنمەیەکی زۆر باشتان پێشکەش بکەین ئێوە چاوەڕێ بکەن بزانم ئەو دوو کاندیدەکەن کە لە ڕێگەی ڕۆشتنمان هەڵیانەگرین ئەگەر ئێوە حازرن با بەرەو پاسەکە بچووین. بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم خۆشحاڵم کە جارێکی تر لە پاسی هەڵبژاردن لەگەڵ ئەم بەڕێزانە هاتینەوە خزمەتتان دیارە پاسەکەی کوردستان 24 لە ڕۆیشتن بەردەوامە و لە دوای بانگ ئەوەی کە بانگە شەش ئەوەستێت ئێمە هەر بەردەوام ئەبین لە گواستنەوەی شتی نوێ و زانیاری نوێ بۆ ئێوەی بینەر ئەمڕۆ من دوو کاندیدی ئەزیز و بەڕێز بووە بە سەرنشینی پاسەکەم لا دەستە ڕاستم دانیشتون هەرێک لە بەڕێزان کاک عەبدوڵڵای حاجی مەحموود سەرۆکی لیستی سەردەم واروەها بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان زۆر بەخێر بێن واروەها دکتۆرە ڤاڵا فەریدسیان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی لە پەرلەمانی کوردستان دیارە هەردوو بەڕێزان پەرلەمانتارن لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان من بەخێراتنیانەکەم و بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانەکەم کە ئەمڕۆ بەرنامەکە دەوڵەمەندترەکەن بەڵام بەر لەوەی دەست بە پرسیارەکانمان بکەین با پرۆفایل و CV هەردووکتان ببینین لەسەر شاشە بڕوات بۆی بینەرانیش بزانن و باشتر ئێوە بناسن فەرموون. دکتۆرە ڤاڵا فەرید ئیبراهیمسیان ساڵی 1976 لە هەولێر لەدایک بووە. لە نێوان ساڵانی 1997-1998 بڕوانامەی بەکالۆریوسی لە کۆلێژی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە بە پلەی یەکەم. لە ساڵی 2003 بڕوانامەی ماستەری لە یاسای گشتی وەرگرتووە. لە ساڵی 2008 بڕوانامەی دکتۆرای لە یاسای گشتی لە هەمان زانکۆ بەدەستێناوە. ئەندامی لەژنەی پێداچوونەوەی پەیرۆ و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان بووە بۆ کۆنگرەی 13. ئەندامی لێژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بوو. ئەندامی لێژنەی قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید بۆ لە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان. ئەندامی یەکێتی مافپەروەرانی کوردستانە. ئەندامی یەکێتی مامۆستایانی کوردستانە. چەندین وتار و توێژینەوەی زانستی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو کردوتەوە. عەبدوڵڵا مەحموود محەممەد سانەحمەد لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە. لە نێوان ساڵانی 1976 تا 1985 قۆناغی ناوەندی تەواو کردووە. لە ماوەی ساڵانی 1991 تا 2017 لە حزبیەکانی بڕیوە لە ناو حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستاندا لێپرسراوی دەستەی کارگێڕی و سەرپرشتیاری مەکتەبی سیاسی حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستانە. لە دوو خولی پێشوودا ئەندامی پەرلەمانی کوردستان بووە. ئەندامی لێژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی بووە لە پەرلەمانی کوردستان. ئەندامی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانە. ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە. بەڵێ ئەوەی بینیتان پرۆفایلی هەردوو کاندیدی بەڕێز بوو ئێمە دەست بە بەرنامەکەمانەکەین دەست بە پرسیارەکانمانەکەین کاکە بڵاگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم بۆچی جارێکی ترەتانەوێ بچنەوە ناو پەرلەمان بۆ خزمەتکردن بە خەڵک و خاکی کوردستان بۆ گرنگیدان بە بژێوی ژیانی هاوڵاتیان بۆ ئەرکەی نەمانتوانی و تەواویکەین لە ڕابردوودا تەمەناکەم بتوانین لەم خۆلەدا کاری لەسەر بکەین و خزمەتی خەڵک بکەین. بە دیاریکراوی شتێک هەیە لە مێشک تا هەر ئەم یعنی متمانی دەنگدەرانت بەدەست هێنایەوە چوویتەوە پەرلەمان کاری لەسەر بکەیت ئەوەی کە
لای من گرنگە زیاتر شەفافکردنی داهاتی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی فراکسیۆنەکان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەرفی ئەو بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی گونجاندنی موچەی بنەڕەتی هێزەکانی ناوخۆ پێشمەرگە لەگەڵ وەزعی ئەمڕۆی هەرێمی کوردستان ماهەنگی و هاوسەنگیەگە بێ کە بتوانین گوزەران و ژیانیان باش بکەین. باشە سوپاس دەکەم بێگومان دێمە وڵاتان دکتۆرە باڵا ئێوە پەرلەمانتار بوون لە با بڵێن خولی ڕابردوو ئەو خولی کە ئێستای تر وردە کۆتایی دێت بۆچی هاتوونەتە سەر ئەم پاسە و ئەتانەوێت بەکوێ بکەن؟ بەڵێ بێگومان ئێمە دیارە جارێکی کە خۆمان کاندید کردوەوە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان مەبەستمان ئەوەیە کە دەورمان هەبێتن لە داڕشتنی یاسانویەکان و هەروەها لە هەموارکردنەوە هاوچەرخکردنی یاسا کۆنەکان بێگومان ڕەوڕەوەی ژیان بەردەوامە کۆمەلگا بەرەو پێش دەچێتن لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەلگاش ئێمە پێویستیمان بە دەرکردنی چەند یاسایەکی نوێ هەیە و پێویستیمان بە هاوچەرخکردنی یاسا کۆنەکان هەیە بۆی بتوانین لەو ڕوانگەیەوە خزمەت بە کۆمەلگا بکەین. باشە چین ئەو ینی هەمان پرسیارن چین ئەو شتانەی ینی جەختی لەسەرەکەیتەوە مەبەستە ئەم جارە لە چویتەوە پەرلەمان بیکەی بە ئەولویاتی کاری خۆت. گرنگترین پرۆژە لای من نووسینەوە تەواوکردنی دەستوری هەرێمی کوردستانە وە گرنگترین مەبدە لەناو دەستوری هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمن هەوڵی بۆ دەدەم ئەو جارە لە بواری اقتصادیە بە جۆرێک کە بتوانین مەبدەیەکی کە پەیوەستە بە بازاڕی ئازاد تەزبیتی بکەین لە ناو دەستورەکەدا بە شێوەیەکی ئەوتۆ کە بتوانین جەزبی ئیسtisماری بیانی بکەین لەلایەک و لەلایەکی ترێژ زیاترینی دەرچوان و کارمەندانی خۆمان بتوانین لەو کۆمپانیا بیانیانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن دابەمەزرێنن لە ڕووی سیاسیشەوە ئەو مەبدەانەی کە پێویستن بە سیستەمی حکومڕانی تەزبیت بکرێن لە ناو دەستور بۆ ئەوەی مشەڕعی عادی و پەرلەمانجارێکی کە نەتوانێتن ئەو یاسایانە بە شێوەیەکی ئۆتۆ دەربکەیان پرۆژەی ئۆتۆ تەقدیمکە کە پشێوی بنێتەوە لە ناو کۆمەلگادا. ئەرکێکی ئاسان و سادە و ساکار بێت؟ ئەرکێکی ئاسان نییە و سادە و ساکاریش نییە و نووسینەوەی دەستور ئەرکێکی قورسە بەڵام بێگومان بە هەماهەنگی و لە نێوان لایەنەکان لەلایەک و بە کاندیدکردن و دانانی کەسانی پسپۆر بۆ نووسینەوەی دەستور لەلایەکی تر کارەکە ئاسان دەبێت. سوپاس دەکەم چەند گرنگە ئەوانەی پێشتر پەرلەمانتار بوون بێنەوە ناو پەرلەمان چکە ڕای جیاوازەیە ڕێیەکەی ئەڵێ پێویستە ئەوان ڕێگە بۆ گەنجەکان خۆش بکەن ڕایەکی شەیەڵێنە خێر پێویستە ئەزمون لە ناو پەرلەمان بێت بە بۆچوونی من لەبەرەوەی فیەکانی کۆمەلگا بەشە هەمە ڕنگ بێ پەرلەمان باشترە بەڵام لە هەمووی گرنگتر بە بۆچوونی من ئەو ستافەی کە هێنە ناو پەرلەمانی کوردستان مەرج نییە گەنج بێ یا بەتەمەن بێ ئەقلی چەندێ گەنجە ئەقلی چەندێ گەنجە گەنجەیە ئەقلی پیر هەیە ئەقلی گەنجە بە بۆچوونی من ئەوە پەیوەندی بە یعنی تێڕوانینی بیرکردنەوەی ئاسی ڕۆشنبیری ئەو کەسایەتی ئەو کاندیدانەوە هەیەکەینە ناو پەرلەمانی کوردستان بێت تەمەناکەم وانەیەنە ناو پەرلەمانی کوردستان کەسانێک بن پێش هەموو شتێک پەرلەمانتارە بێت دڵسۆز بە خاک و خەڵکی کوردستان و هەر فراکسیۆنێک هەر پەرلەمانتارێک لە هەر فراکسیۆنێک هەر پێشنیارێکی تەقدیم کرد ئەگەر پێشنیارەکەی دروست بوو تۆ لە هەر فراکسیۆنێک بێ بە تەییدی بکەیت. باشە ئەمە خاڵێکی کە وەکوی جەنابە دووەتت ئەگەر پەرلەمانتاری خولی پێشوو بچێتەوە پەرلەمان لە بەرەوەی تەجروبەیەکی باشتری هەیە شارەزایە تەسەورەکەم ببێتە سەرکەوتنی پەرلەمانی کوردستان. باشە بەپێی ئەزمموی خۆت پێویستە پەرلەمانتار دوێنەری حزبەکەی بێت 100% لەناو پەرلەمان لە هەموو دنیا فراکسیۆن و حیزبیەکە مەسەلەن ئەڵێت من دوێنرایەتی حزبەکەم ناکەم ئەگەر حزبەکەم شتێک بڵێ بەدڵم نەبێ نابێ چکە حیزب و فراکسیۆنیەکە لە هەموو دنیادا چکە ئێمە سەردارمان کردو و فراکسیۆن وەکو لیژنەکان چوینەتە سوید نەرویج دانیمارک ئەڵمانیا هەموو وڵاتان زۆربەی ئەوروپا و دنیا گەڕاوین حیزب و فراکسیۆنیەکە زۆر جار سەرۆکی حیزب ئەبێتە سەرۆکی فراکسیۆن لەناو پەرلەمان زۆر جار سەرۆکی حیزب ئەبێتە ئەندامی فراکسیۆن نابێتە سەرۆکی فراکسیۆنەکەی خۆشی لەبەرەوە ڕنگدانەوەی حیزبەکەیەتی لە ناو فراکسیۆن بەڵام قووەتی ئەو
پەرلەمانتاری کێتە ناو پەرلەمانی کوردستان گرنگە لە ناو حیزبەکەی چەندێک قورسایی هەیە ئەو پەرلەمانتارە ئەگەر قورسایی لە ناو حیزبەکەی خۆی هەبێت بێتە ناو پەرلەمان ئەتوانێت موافق بێ ئەتوانێت بڕیار بدات بەبێەوەی بگەڕێتەوە بۆ سەرەوەی خۆی بەڵام لە خولەکانی پێشوو بەداخەوە یعنی وەکو پێویست تەمەنامەکرد ئەم خولەی ئێستش یعنی تۆ بینی کە زۆربەی زۆری بەرپرسە حیزبەکان کاندید نین کە بوو کاندید بواەن بۆ ئەوەی پەرلەمان موافق بێ. سپاس دەکەم دکتۆرە باڵا ئەگەر بڵێم دیارترین کەم و کوڕی خولی چوارەمی پەرلەمانم پێ بڵێ چی دیارەکەی وەکو کەم و کوڕی؟ وەکو کەم و کوڕی لە خولی چوارەم بەداخەوە نوخبە کەم بوو لە ناو پەرلەمان بەڵێ نوخبە کەم بوو لە بەرەوەی بۆ خۆتان دەزانن لیستی نیمچەکراوەیە لە لیستی نیمچەکراوە بۆ کۆمەلگایەک وەکو کۆمەلگای ئێمە زۆر بە زەحمەت نوخبە سەر دەکەوێت دکتۆرێک بە ئاسانی سەر ناکەوێت دکتۆرایەک بە ئاسانی سەر ناکەوێت حاکمێک بە ئاسانی ناتوانێت دەنگ بێنێتن خەڵکێکی شعبەوی بێگومان دەنگێکی زۆر دێنێتن بۆیە ئەمە لە خولی ڕابردوو ئەو نەقسەمان هەبوو لە ناو پەرلەمان بەڕاستی هەتا لە ناو لیژنەکانیش ئەو نەقسە هەبوو خەڵکی نوخبە و خەڵکی شەهادەدار و خەڵکی ئەکادمیەت زۆر بەکەمی توانی بوو سەر بکەوێتن لە لیستی نیمچەکراوە بۆیە پێمانەوە دیار بوو لە لوجنەکان لە کاتی ئەدای پەرلەمان. پێیوەستە بە هۆشیاری هاوڵاتیانەوە یان پێیوەستە بە ئەو کەسانە و کاریزمان ینی ئەوەی لایەنی کاریزمی و کەسانەوە بە هەردووکیەوە پێیوەستە هەردووکی سەبەبمان هەیە بەڵێ هەم کۆمەلگا و هەمیش کاریزمای کەسەکە. باشە یەکێ لەو قسانی کە لەو ڕخنانی کە لە پەرلەمانە گیری ئەوەی ئەڵێن ئەگەر مامۆستایەک ئەگەر ئەندازیارێک ئەگەر مافناسێک ئەگەر ینی لە بوارە جیاوازەکان شارەزایەک لە بواری ئابووری شارەزایەک لە بواری کۆمەڵناسی بە جیاجیا بچنە ناو پەرلەمانەوە لە نەتیجەیە کەس ئیش لەسەر پسپۆڕەکەی خۆی ناکە هەمووی ئەبێ بە سیاسی و خەریکی ململانی سیاسیە بن و بوارەکەی خۆیان لە بیرەکەن ئەمە باشە یان ئاساییە؟ خەڵکی مختص بێگومان پەرلەمان ئەتۆ مؤسسەیەکی سیاسی قانونیە یعنی کەس ناتوانێتنەوە ئینکاریەوەی بکاتن هەم ضرورە خەڵکی مختص لە بوارەکەی خۆی قسان بکاتن هەمیش ضرورە لە ڕووی سیاسیشەوە وعی هەبێتن و لە ڕووی سیاسیشەوە قسەی خۆی هەبێتن یعنی بۆ ئەندام پەرلەمان هەردووچی ضرورە کەواتە ینی ئاساییە بۆ منە وەرزشکارێک بێتە ناو پەرلەمانەوە بوارەکەی خۆی لەبیر بکات بەڵێ بێگومان ئەمە بێ گرنگی بە بوارەکەی خۆی بدات بێ بە دوێنەری وەرزشکارە بەڵێ بێگومان دەبێت گرنگی بە بوارەکەی خۆی بداتن و گرنگی بەلایەنی سیاسیش بداتن و گرنگی بداتن بە ئەرکی ئەو لیژنەیە کە ئەو تێیدا دەبێتن بە ئەندام چونکە ئەمە لەناو پەرلەمانی کوردستان قورسایی ئەرکی و ئەدای پەرلەمانی لەناو لیژنەکاندایە تۆ دەبێ وەکو کەسێک کە کاندید کراوی و دەنگی خەڵکت بەدەستێناوە و متمانەی خەڵکت بەدەستێناوە لە ئەدای پەرلەمانی و لە کار لەناو لیژنەکان سەرکەوتوبی سەرکەوتنی ئەندامی پەرلەمان پەیوەست نییە بە قسەکردن لە ئیعلام و بە پشێوینانەوە و بە تێکدانی بینی نێوان لایەنەکان زیرەکی و کەفوئی ئەندامی پەرلەمان بریتە لە کارکردنی لە داخلی ئەو لیژنانەی کە تێیدا دەبێ بە ئەندام. سوپاس دەکەم کاک عەبدوڵڵا بروسکە پرسیارێکمەیە دوو وەڵامی کورتمەوێت چی لەسەر باسێکی گرنگتر بۆچی پەرلەمان نەیتوانیوە ببێ بە دوێنەری هاوڵاتیان؟ بۆ چوونی من خۆی پەرلەمان و پەرلەمانتاری لە سەرەتاوە لایەنێکی سیاسی هەیە یان بوعدێکی سیاسی هەیە باش و پەرلەمانتان نوێنەری فراکسیۆنیەکە فراکسیۆنیش نوێنەرایەتی حیزبێکەکە ئەگەر قەیران هەبوو خەڵک لەکوێی ئەو نوێنەرایەتیایە گەل ئەبێ نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل بێ جا با تەوزیحی بم بە جەنابەت ئەگەر کێشە قەیرانی سیاسی هەبوو لە وڵات لە ناو پەرلەمان ڕنگدانەوەیە بێ لە بینی ئەحزاب و فراکسیۆن و ئەوانە ئەوەی بینیمان لە پێشوو کە ڕوویە بە تاکید قەیرانی سیاسی هەبوو کە قەیرانی سیاسی هەبێ ڕنگدانەوەی بێ بە ناو پەرلەمان کە ڕنگدانەی هەبوو بە ناو پەرلەمان پەرلەمانتار ناتوانێت مارەسەی کاری پەرلەمانتاری خۆی بکە کاری لەغبوونی بتوانێت هاوڵاتیان ئەمە ئەبێتە مایەی ئەوەی پەرلەمانتار ناتوانێت نوێنەرایەتێکی ڕاست و دروستی خەڵک بکە و ئەگەر قەیرانی سیاسی نەبێ فراکسیۆنەکان لە ناو هۆڵی پەرلەمان وەکو تیمێک کار بکەن ئەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. باشە دکتۆرە بەڵامان پرسیاریانی قسە لەسەرەوەیە کە هاوڵاتیان بتمانیان بەوە نەماوە کە پەرلەمان بتوانێت نوێنەرایەتیان بکات بۆچی؟
پەرلەمان نوێنەرایەتی گەل دەکاتن بێگومان بەڵام بەداخەوە خول تا خول گۆڕانکاری بەسەردا هاتووە لە هەرێمی کوردستان ئەدای خولی یەکەم و دووەم و سێم باشتر بووە لە ئەدای خولی چوارەم بەڕای ئێمە وەکو تەقیم وەکو پەرلەمانتارێکیش ئەدای خولی چوارەم وای کرد کە هاوڵاتی سیقەی بە موسسەی پەرلەمان زۆر کەم ببێتەوە بەڵام ئێمە خوازیارین لە خولی پێنجەم خەڵک لە کاتی دەنگدان داواعی بێ و دەنگ بداتن بۆ پەرلەمانتارانەی کە فعلەن دەبن بە نوێنەری گەل ئەوە تەمسیلی گەل دەکەن و هەوڵ دەدەن بۆ دابینکردنی ئەمن و ئاسایش و ئیستقرار لە ناو هەرێمەکەدا و کاریان ئەدای پەرلەمانی دەبێت بە شێوە علمیە ئەکادیمیەکە کاریان ئەدای پەرلەمانی دەبێت و تەرکیزیان لەسەر ئەدای پەرلەمانی دەبێت بەو شێوەیە کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داهاتووە چونکە ئەدای پەرلەمانی لە پەیڕەوی ناوخۆ وازەحە پەرلەمان دوو کاری سەرەکی هەیە یەکیان بریتە لە تەشریعکردن یاسا دەرکردن ئەوەی تریشیان بریتە لە چاودێریکردنی حکومت بە مەبەستی جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە پەرلەمان سیقەی پێدەدا و بمبەستی جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە پەرلەمان دەری دەکاتن بێگومان ئەگەر بێت و پەرلەمانتار ئەدای خۆی بکاتن و واجبی خۆی جێبەجێ بکە وەکو ئەوەی کە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داهاتیە دەبێتە جێگای متمانەی گەلەکەی سەتاسەد ئەوە بابەتێکە بابەتێکی لە خولی چوارەم بیکەن بێگومان لە خولی چوارەم تەسەوڕ وابوو کە پەرلەمان و حکومەت دوو مؤسسەی لێک جیاوازن و دوو مؤسسەن تەواوکەری یەکترینین و دوو مؤسسەن دژایەتی یەکتریان دەکرد ئەوەی کە هەیە لە دستور و لە یاسادا ئەوەیە کە هەم حکومەت هەم پەرلەمان دوو مؤسسەن یەک تەواوکەری ئەوی تریانە بە شێوەیە کە پەیوەندی لە نێوان پەرلەمان و لە نێوان حکومەتدا بریتە لە هاوسەنگی بریتە لە تەعاون بریتە لە تەعامل بریتە لە ڕقابە یعنی پێویستە هاوسەنگی هەبێتن پێویستە تەوازن هەبێتن پێویستە هەماهەنگی هەبێ لە نێوان ئەو دوو مؤسسەیەدا بۆەوەی ئەم ئەدای حکومت سەرکەوتوو بێ هەمیش پەرلەمان لە ئەدای خۆی سەرکەوتوو بێتن باشە ئەمڕۆ کام بەرنامەیە پەخشەکرێت ساڵێک تێ ئەپەڕێ بەسەر ئەنجامدانی ڕێفرەندەمی سەربەخۆی ئێوە خۆدۆک و کاندیدێکی پارتی وەکو پارتی دیموکراتی کوردستان پێتان وایە ڕێفرەندەم پرۆسەیەکی سەرکەوتوو بوو و هەڵە نەبوو ئەمن ڕێفراندۆم بە پرۆسەیەکی زۆر سەرکەوتوودا دەنێم و بە ضرورەتێکی نیشتیمانی دادەنێم بۆ کوردستانی عێراق بە تەواوی نەک هەرێمی کوردستان بۆ هەموو کوردستانی عێراق ضرورەتێکی نیشتیمانی بوو و دەرەنجامی خۆی دەبێ و پرۆسەیەکی زۆر زۆر سەرکەوتوو بوو من خۆم یەکێک بووم لەو پەرلەمانتارانەکە وەکو سەرۆکی لیژنەی یاسایی دەورێکی زۆرم بینی لە بە یاساکردنی ڕێفراندۆم و هەروەها لە ئەنجامدانی و لە نەهێشتنی ئەو ڕێگریانەی کە هاتنە پێش ئەنجامدانی ڕێفراندۆم بۆیە بەڕای من پرۆسەیەکی نیشتیمانی زۆر گرنگ بوو لە مێژووی گەلی کورد لە دوای ئەنجامدانی ڕێفراندەم هەرێمی کوردستان لە زۆربەی ڕووەکانەوە گەمارۆی خرایە سەر دیبلۆماسی سیاسی ئاسمانی داخرا ئابووری کە پێشتری شەرسەپێنرا بوو سەختتر و قورستر کرا وڵاتانی دراوسێ ئەوە ئەو لێکەوتە نەرێنیانە بوو ینی ئەو شتانی کە پێوترێ شتە سلبیەکانی دوای ئەنجامدانی ڕێفراندەم 16 ئۆکتۆبەر هەموو ئەمانە بەسەر کوردات هەستەکەن ئێوە وەکو پارتی وردە لێکەوتە ئیجابیەکانی ئەرێنیەکانی ڕێفراندەم دەرەکەوێت دوای یەک ساڵ بەڵێ بێگومان لێکەوتە ئیجابیەکانی دەردەکەوێت و دوایش ڕوون دەبێتەوە بۆ هەموو کوردستانی عێراق کە تاکە چارەسەر بۆ ئەو بابەتە ئەنجامدانی ئەو ڕێفراندۆمە بووە کە لە 25 ئەیلول ئەنجام درراوە لەلایەن گەلی کوردستانەوە سوپاس دەکەم کاک عەبدوڵڵا هەر هەمان پرسیار هەستەکەن وەلی لە سەرەتا وترا ڕێفراندۆم کە بە تەواوەتی کورد ئەز لەکات لە هەموو دنیا هەستەکەن ئێستا لێکەوتە ئیجابیەکانی وردەوردە دەرەکەوێت هەوڵدان بۆ سەربەخۆیی بۆ ئیسیقرار بۆ بەدەستێنانی کیانی سیاسی بە بۆچوونی من ئاسان نییە چاوەڕوانی ئەومانە کرد کەوای لێبێ ئەو گەمارۆ ئێقلیمی و نێودەوڵەتی کە کرا لەسەر هەرێمی کوردستان بکرێت بەڵام ڕێفراندۆم بۆ دەقێکی قانونی سیاسی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەو فایلە بە زیندویە مێنێتەوە بە تەسەوەری من لە کاتی خۆیان ئیشی پێ ئەکرێ چی ئەتوانێت چی بکات هێزی ئەو فایلە چییە بە خەڵکی هەرێمی کوردستان بە دەرنیای دەرەوە بە ئەنجومەنی ئاسایش بنەتەوە یەکگرتوەکان بە هەموو دنیایان وت ئێمە گەلێکین ئەمانەوێت سەربەخۆ بین ئەمانەوەیە بە شێوازێکی دیموکراسی ممارەسەی دەسەڵاتی خۆمان بکەین
بەڵام هەلومەرج ئێستا لەبار نییە ئەکرێ مەسەن کۆنفیدراڵی وە لە کاتێکی تر ئەو مەلەفە بجوڵێنی کە گونجاو بێ و ئیشی لەسەر بکرێ بۆ چۆنی من ڕێفراندۆم کارێکی ئاسایی و یاسایی خەڵکیێمی کوردستان وترا کە هەڵەیە و زۆر لایەن وتیانی من بەشداریمان نەکردو بە شانازیەوە ئێوە وەکو حزبی سۆشیالیست دموکراتی کوردستان زۆر ڕخنەتان لێگیرا کە پاڵپشتیەکەن چی ئەڵێن بەو لایەن ئێمە لە سەرەتای دروستبوونی حزبی سۆشیالیست دموکراتی کوردستان خەبات و تێکۆشانمان استراتیژی کارکردمان سەر بەخۆی گەلی کوردستان بووە یعنی بۆ نابێ گەلی کوردستان وەکو وڵاتانی دەوروبەر وەکو تورک فارس عەرەب خاوەنی دەوڵەت و پێگەی حکومڕانی خۆی هەبێ ڕاستی سا حکوومەتێکی خۆماڵی خۆمانمانەیە لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی حکوومەتی عێراقی فیدراڵە بەڵام بە بۆچوونی من بە بەڵێ نەتایجی ڕوون بوو باڵەیە دەنگێکی زۆری خەڵکی کوردستان بوو کە لەگەڵ ڕیفراندۆم بوو چ جایی نەبوونی وەزعی دارایی تاک بە تاکیاوەتنی کوردستان کە لەو کاتی ڕیفراندۆم کرا وەزعی دارایی خەڵک زۆر خراپ بەڵام خەڵک بە بەڵێ لەگەڵی بوو گەلی کوردستان و خەڵکی کوردستان مەسلەی سربەخۆیی جا ئاکاتەوە لە وەزعی داخلی و مەشاکیلی ناوخۆیی و نەبوونی بژێوی ژیان لەبەرەوە بە وەچوونی من ڕێفراندۆم مافێکی سروشتی و سەرکەوتنیشی دیارشیبانیش دیت کە پاڵپشتیتان نەخێر زۆر باشە دکتۆرە ڤاڵا سربەخۆیی کوردستان عێراق لەبەر ڕۆشنایی ڕێسای ئامێرە لە یاسای نێودەوڵەتی و دەستوری بەر لە ساڵێک ئەمە نووسیوە بۆ نووسیت و چی گرنگی تایە لێرە بۆ بینەرانی باسیکەی بۆ بینەران باسیکەی بێگومان ئەو بەحسە بەحسێکی ئەکادمیە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و هەروەها دەستوری عێراقیدا نووسراوەتەوە ئیشارەتمان داوە بە هەموو پرەنسیپ و قەواعید و مەبادئ نێودەوڵەتیانەی کە ئاعتراف دەکەن بەوەی کە هەموو ملەتێک لەسەر خاکی خۆی کە بقعەیەکی جغرافی معەنی هەبێتن و شعبێکی هەبێ ئەو شعبە بە شێوەیەکی مستەقر لەسەر ئەو بقعە جغرافیە بژیتن حەقی ئەنجامدانی ڕێفراندۆمی هەیە و حەقی ئەوەی هەیە کە تەقریری مەسیری خۆی دیاری بکاتن بۆ سیستمی حکومڕانی و هەروها بۆ شێوازی حکومڕانی باف بابڵی لەگەڵا بکەین بورە بەڵام هەموو دنیامان بینی چیان لێکردین بەڵێ بێگومانجا ئەوەیان بابەتێکی کە ئێمە لە ڕووی یاساییەوە دیراسەمان کردووە لە ڕووی یاساییەوە ئەو قەواعیدانەی کە دایانایە دەوڵەتە زلهێزەکان دایانایە بێگومان UN خۆی دایناوە لوجنەی قانونی دەولی UN کە هەر حەوت دەوڵەتی پیشەسازی و هەر حەوت دەوڵەتی عوزمای پێ دەڵێن ئەوان تێیدا ئەندامیان هەیە و ئەوان لەوێن دەر قەواعیدەکانیان نووسیوەتەوە لە ساڵی 48 ڕاوە پێشتریش وەکو قاعیدەیەکی عورفی لە 48 شراکە دیباجەی مافەکانی مرۆڤ ئەعلانی مافەکانی مرۆڤ دانراوە لەو کاتێرە حەق تەقریری مەسیر بووە بە مافێک اینجا بێگومان تەدەڕوجی کردووە تا هاتووە لە ساڵی 1966 لە معاهدەی تایبەت بە حقوقی مەدەنی و سیاسی بووە بە قاعیدەیەکی ئامیرە بە جۆرێک بووە بە قاعیدەی ئامیرە کە تێکرای ئەو دەوڵەتانەی ئەندامن لە ناو UN مولزەمن بەجێبەجێکردنی ئەو قاعیدەی کە باش لە مافی سەربەخۆیی وڵاتان دەکات ینی بۆچی وایە لە ئێمە کرد قسەکە ئەمەیە ینی ئەڵێن مافە هەموو میلەتێک هەموو گەلێک دەتوانێت ممارەسەی بکە بەڵام ئێمە ینی وەکوی تاوانمان کردبێت کە ممارەسە بێگومان ئەوە دەکەوێتە سەر عقلیەتی شۆڤێنیەتی ئەو وڵاتانەی چواردەوری هەرێمی کوردستان کە بەدەخەوە هەر سێ وڵاتەکەش ئەندامن لە ناو UN و ملزەمن بە قەواعید و بە پرەنسیپەکانی UN و خۆیان تەحەفوزیان نەبووە لەسەر ئەو مادەی مەرەکەبی سەر کاغەز کاگاتە بواری جێبەجێکردن UN و کەس ئیشی پێ ناکە بەو شێوەیە نییە بێبوومان بەو شێوەیە نییە کەس هیچ مؤسسەیەکی ڕسمی و UNیش بۆ خۆی بە شێوەیەکی ڕسمی ڕەفزی نەکردەوە بڵێ گەلی کوردستان مافی ئەوەی نییە بڕیار لەسەر بەخۆی خۆی بداتن و بە بەڵێ دەنگ بداتن بۆ سەر بەخۆی خۆی ئەوان قسەی تریان هەبوو چونکە بە هیچ شێوێک ئەو مؤسسانە لەسەر مستەوای دەولی ناتوانین بڵێن حەق تەقریری مەسیر و ممارەسەکردنی ئەو حەقا مافی گەلێک نییە یان لێ بستێنەوە لە مافی گەلێک بە پێچەوانەوە ئەوان لە ناو قەواعیدی خۆیاندا و ناو معاهدە دەولیەکان باس لە سزا دەکەن بۆ ئەو دەوڵەتانەیە کە ڕوبەڕووی ئەو گەلانە دەبنەوە کە دەیانەوێت سەر بەخۆبن و بەسەر بەخۆی بژین بەڵام ئەوەی کە ڕوویدا ئەو سەلبیاتەوە ئەو ئاسەوارە سەلبیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆەوە بێگومان لە عقلیەتێکی بەرتەسکی شۆڤێنی عنسوریەوە هات هیچ پەیوەندی بە یاساوە نەبوو جگە لەوەی کە قانونی دەولی بەو شێوەیە اعترافی کردووە دەستوری عێراقیش خۆی اعترافی کردووە جگە لە دیباجە دەستوری عێراقی لە مادەی 1 و لە مادەی 8دا باس لەوە دەکاتن کە عێراق لە مادەی 1دا باس لەو بابەتە دەکات لە مادەی 8دا دەڵێ عێراق ئیلتیزام دەکات بە هەموو
التزامە نێودەوڵەتیەکانی یەک لەو التزامە نێودەوڵەتیانەی کە عێراق دەکەوێتە ئەستۆی بریتیا لە معاهدەی تایبەت بە حقوقی مەدەنی و سیاسی ساڵی 66 ئەویش لە مادە یەکیدا باس لە حەقی تەقریری مەسیر دەکا پێی دەڵێ عێراق تۆ وەکو دەوڵەت کە ئەندامی لە ناوی UN ئەو گەلانەی لە چوارچێوەی وڵاتەکەی تۆدا دەژین مافی ئەوەیان هەیە کە بڕیار لە چارەنووسی خۆیانکەواتە زۆر بە کورتی پێ بڵێ ئەوەی دادگای فیدراڵی کردی چی بوو؟ بێگومان ئەوەی دادگای فیدرالی کردی مسەیەز بوو دادگای فیدرالی هەموومان دەزانین یاسایی نەبوو یاسایی نەبوو بە هیچ شێوەیەک دوور بوو لە یاسا ئەوەی لە بەقا گوزەرە دوور بوو لە یاسا هەتا ڕوونکردنەوەکەشیان کە لە دژی ڕفراندۆمیاندا ڕوونکردنەوەیەکی یاساییانەی زۆر شەرمنانە بوو زۆر شەرمنانە بوو لە ڕووی یاساییەوە چونکە تابعی سیاسی بەسەریدا زاڵ بووە ئەوان نەیانتوانی بوو ئیشارەت بە هیچ مادەیەکی دەستوری و یاسای نێودەوڵەتی بدەن بۆ ڕەفزکردنەوەی ڕفراندۆم. خەونی سربەخۆیی کورد کۆتایی هاتووە؟ نەخێر بەردەوامە بێ و وەکو باسمان کرد ئەو ڕیفراندۆمە بوو بە ئەساسێک بۆ سربەخۆیی گەلی کوردستان لە هەر کات و ساتێکی گونجاو بە بۆچوونی من دکتۆرە باز لایەنە قانونەکەی باس کرد لایەنە سیاسەکەی ئێمە گرفتمان هەبوو نەلایەنە قانونەکەی لایەنە سیاسەکەی کێشیان بۆ دروستکردن خۆتە زانی وڵاتانی زلهێز بەرژەوەندی اقتصادیان لە وڵاتانە هەیەەوە گرفتیان بۆ دروستە بوو بە تەسەوری من زەمان ئەمە کۆتایی پێێنێ و حلێکاوە گەلی کوردستانیش پێ بڵێ دوای ساڵێک کۆتایی ناتوە بەڵکو سەر لە نوێ دەست پێکاتەوە بە بۆچوونی من زەمەنی ئەوەیە چکە خۆتانەزانن مارەسەی دەسەڵاتی سیاسی ئەگەر لە نەوەدەکان سەیری واقعی خەڵکی هێرێمی کوردستان بکەین ئێمە لە قۆناغی کاوین لە قۆناغی خەباتی ڕزگاری نیشتیمانی بووین ئێستا هەرچەنە ئێستا و قۆناغی خەباتی ڕزگاری نیشتیمانیە بەردەوامە چکە هەندێک ناوچە هەیە لە ڕووی جوغرافیەوە نەگەڕاوەتە بەسەر هەرێمی کوردستان وەکو مادەی 140 ناوچانەی کە هەن شنگال و قانەقین و کەرکووک و منتیقانی کە هەن بەڵام لەگەڵ ئەوە ئێمە بەردەوامین خەبات بەردەوامە بە تەسەوری من زەمەن ئەمە چارەسەرەکە ئەوە گەلی کوردستانیش ئەبێتە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی پێت وایە تەبایی نێوان لایەنەکان گرنگە بۆ ئێ ببێت لە سەربەخۆی بکەینەوە بە بۆچوونی من لە مەسەلەی سەربەخۆی خەڵکی کوردستان هەر کەسێک نێتە سەرخەت لەگەڵی نەبێ خۆی کۆتایی بێت چکە ئەوە داخوازی تاک بە تاکی وڵاتانی کوردستانە بەڵام لەگەڵەوەش گرنگە یەک بین یەک دەست بین هەرچەند یەک بین و یەک دەست بین پێکەوە ئەوە نە قەزیەکەمان بەهێزتر و بە قوترەکە بۆ ئەوەی بگەینە خاڵی کۆتایی سەربەخۆی گەلی کوردستان. سوپاسانەکەم ئێمە گەیشتینە چایخانەکە چایەکی گەرمە خۆینەوە و بەرنامەکەمان بەردەوامەکەین ئەو هاوڕێیانەش لە ناو چایخانەکە توانن پرسیاری خۆیانتان لێ بکەن. دووبارە سڵاوتان لێبێ هاتووینەتەوە بۆ ئەوەی چایەکی گەرم بخۆینەوە بەرنامەکەشمان بەردەوام بکەین جێگەکە جێگەیەکی معروفە لە هەولێر لەگەڵ دکتۆرە ڤاڵا و کاک عەبدوڵڵا توین گفتوگۆکەمان بەردەوام بکەین ئەو هاوڕێیانەش بە کۆمەڵێک پرسیار دەست پێ ئەەکەن با هەر لەم هاوڕێەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ئێوەش کاتتانە بێ قسەی خۆتان بکەن هەر من قسە ناکەم فەرموو. بەڕێز دکتۆرە ڤاڵا پرسیارێکم لە بەڕێستانە ئاخۆ بەڕێستانەوەکو خاوەن دوو شەید محمود خدر و شەید دایکە گوڵا کە لە ئەمنە سوورەکەی سلێمانی هەردووکیان بەجارێک ڕوودایکێک شەید دەکرێن یەکێکیان ئافرەت و یەکێکیشیان قوتابی ئاخۆ ئێوە وەکو کە سوکاری ئەو شەیدانە بەڵێنی چی بە قوتابیان و ئافرەتانی کوردستانین ئاخۆ پارێزەری مافەکانیانە بن و پرۆژەشتان سێ بۆ قوتابیان و ئافرەتانی کوردستان و بۆ بەڕێز کاک عەبدوڵڵای حاجی محمود ئێوەش بە ئامانشێ وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان خاوەنی شەیدی زۆرن و شەیدتان بۆ لە پێناو خاکی پیرۆزی کوردستانە داوە یەکێ لەوانە کە تەنزیمی ناوشاری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانە بێت شەید ئەحمەد چوچانی ئاخۆ بەڕێستان بەڵێن بە کەسوکاری سەرجەم شەیدانی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئەدەن کە پارێزەری مافەکانیان بن و بە بەردەوامی و بە هەموو شێوەیەک پاڵپشتی خۆشتان بۆ هیزی پێشمەرگەی کوردستان دووپاتکەنەوە بامایکەکە بچێتەوە دکتۆرە وردە وەڵامی بەرەوە فەرموو. بەڵێ بێگومان ئێمە وەکو خاوەنی دوو شەهید دایەگوڵی شەهید و کاکە مححمودی هەمیشە لەیاد
بەڵێنمان بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی جینۆساید و ئەنفەلکراوان ئەوەیە کە هەموو جهدی خۆمان بکەین بۆ ئەوەی بتوانین ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان و قوربانیان و جینۆساید وەکو ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدان و قوربانیانی بەغدای لێ بکرێتن. ئێستا هەوڵی پەرلەمان و هەوڵی حکوومەت ئەوەیە کە ئەو ماف و ئیمتیازاتە بە تەواوەتی بگوازرێتەوە بۆ سەر بودجێ حکوومەتی عێراقی فیدرال و عێراقی فیدرال چۆن ماف و ئیمتیازات دەدا بە شەهیدانی خۆی بە هەمان شێوەش ماف و ئیمتیازات بدات بە شەهیدانی ئێمە. بۆ قوتابیان و بۆ دەرچوانیش پرۆژەی ئێمە بێگومان پەیوەستا بە دەستوری هەرێمی کوردستان. ئێمە هەوڵ دەدەین لەناو دەستوری هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادیەوە مەبدەیەک تەزبیت بکەین کە تەوازون بکەین لە بینی بازاڕی ئازاد و لە بینی پارێزگاریکردن لە مافی دەرچوان لە هەرێمی کوردستاندا بە جۆرێک کە جەزبی ئیستیسماری بیانی بکەینەوە کۆمپانیەکان بتوانن لێرانە ئیستیسمار بکەنەوە لە هەمان کاتیشدا کۆمپانیەکان ملزم بکەین بەوەی کە کارمەند و دەرچوانی ئێمە لەو کۆمپانیایانە جیان ببێتەوە و دابەمەزرێن و بکەونەکان. کاکە بڵات جەنابیشتان وەڵامی پرسیارەکەی. شەهیدان تاجی سەرن. ئازادی ئەمڕۆی کوردستان باری ڕەنجی خەبات و تێکوشانی گەلی کوردستان و هێزی پێشمەرگە و کوڕ و کچانی بێنازی شەهیدانی گەلی کوردستان هەرچی بکرێ بۆ کەسوکاری شەهیدانەکە خۆیەتی بێگومان ئێمە دیفاع و پشتیوانی پشتگیری هەم لە کەسوکاری شەهیدان و هەم لە پێشمەرگە ئەەکەی مافێکی ڕەوای خۆیانە بە تاکید. بەڵێ من پرسیارەکەم بۆ دکتۆر ڤاڵە هەیە. من محەممەد زوبێر قوتابی زانکۆم جەنابیان وەکو سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکتان هەیە بۆ ماف و ئازادی تاک لە هەرێمی کوردستان. هەروەک دەیبینی ئێستا باڵێن ماف و ئازادی لە عراق هیچ بوونێکی نییە. جا ئێوە لە هەرێمی کوردستان لە پەرلەمان دەتوانێت چ گرنتێک مام دەنێ بۆ ماف و ئازادی بۆ تاک لە هەرێمی کوردستان؟ سوپاس. بەڵێ پرسیارێکی دیکەش باوەرگرین فەربوو. بەڵێ من بەشدار محەممەد زۆر بە خێراتنیانەکەم. وڵا سەرەتا دوو پرسیارم لە زۆر بەڕێز کە عەبدوڵڵای عاجی مەحموود هەیە. پرسیارەکەم پێڵێم پێشبینی دەکەن ئەم خولەی پەرلەمان باشتر بێت لە خولەکانی تر. وەڵا لە زۆر بوار ئەو بوارانەی مەسەلەن کە چارەسەر نەکرایە وەکو مەسەلەن دکتۆرە باسی کرد لە ناو پاسەکە بووی کۆمەڵە کێشەی زۆر هەبوو بزانین لەو بوارەوە باشترە بێ یاننا. ئەوە سوالەکەم. پرسیاری دوم پێویستە خولی داهاتوو زیاتر کار بۆ چی بکەن هەر ڕەبتە بۆ پرسیارەوە و تایبەتیش بۆ دکتۆرە ڤاڵە پرسیارێکمەیە. ئەوان پێشبینی دەکەن لە ماوەیەکی کەمدا لە پەرلەمانی داهاتوو حکومەت هەڵبژێرن لە ڕووی یاسایی. بە پرسیارەکەی بەڕێز کاک محەممەد ئەوە پەیوەست بوو بە ماف و ئازادیەکان. ئەم وەکو ئەندام لە لیژنەی نووسینەوەی دەستور بابێکمان لە بۆ ماف و ئازادیەکان داناوە و ئەوەی زۆر گرینگە مەبدەیەکی ئەساسیمان لە دەستوری هەرێمی کوردستان تەزبیت کردو. ئەویش ئەوەیە هەموو ئەو ماف و ئازادیانەی کە لە معاهدە نێودەوڵەتیەکان داهاتووە و عێراق تێیدا ئەندامە لە هەرێمی کوردستان لە مەرتەبەی دەستور دەبێ واتە لە دەستور نزمتر نابێت لە مەرتەبەی دەستور دەبێ و بە هیچ شێوەیەک مشەڕعی عادی واتە پەرلەمان ناتوانێت یاسایەک دەربکاتن بە پێچەوانەی ئەو ماف و ئازادیانە بێتن کە لە معاهداتی نێودەوڵەتی هاتووە و دراوە بە هاوڵاتیان. بێگومان ئەو پرەنسیپە گرنگیەکەی ئەوەیە لە عێراق معاهداتی نێودەوڵەتی ئەوانەی کە متعلقن بە ماف و ئازادیەکان لە مەرتەبەی قانونی عادیدایە واتە لە دەستور نزمترە. کاتێک کە لە دەستور نزمترە لە کاتێک کە تەنازوع دەبێت لە بینیاندا ئەولەویەت بۆ دەستورە نەک بۆ معاهداتی نێودەوڵەتی کە پێیوەستە بە ماف و ئازادیەکان. بەڵام ئێمە ئەوەمان لە دەستوری هەرێمی کوردستان چارەسەر کردووە بە شێوەیەکی ئەوتۆ کە هەموو ئەو ماف و ئازادیانەی پەیوەستن بە هاوڵاتیان و لە معاهداتی نێودەوڵەتی داهاتون لە مەرتەبەی دەستور دابن واتە بەرزترین یاسابن لە هەرێمی کوردستان بۆی مشەڕعی عادی و پەرلەمان بە هیچ شێوەیەک نتوانی پێچەوانیان کار بکاتن. بەدەستبەت پرسیارەکەی کاک بەشدارەوە خوازیارین ئێمە لە پێناو فەرەهەمکردنی مافی هاوڵاتیان هەر بە زووترین کات دوای ئەوەی پەرلەمان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی دەخۆ بە زووترین کات حکوومەتیش پێک بێن و لایەنەکان هەماهەنگ بن لەگەڵ یەکتر و حکوومەتی زۆرینە پێک بێ. زۆر سپاس کاک عەبدوڵڵا پرسیارەکە بەشدار سەبارەت بە خۆی پەرلەمان پار کە ئەچینە ناو هۆڵی پەرلەمان ئەبێ وەکو تیمێک هەموو فراکسیۆنەکان وەکو تیمێک کار بکەن بۆ ئەوەی باشترین یاسا دەربچوێنن بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڵام ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان سەقامگیری باری سیاسی هەرێمی کوردستان وای لێکرد کە فراکسیۆنەکان نەتوان پێکەوە کار بکەن. تەمە ناکەم لە ئەم خولەی دادێ هەمومان پێکەوە وەکو تیمێک بتوانین
هەم خزمەتی خەڵکو و خاکی کوردستان بکەین هەم ئەدایەکی باشمان هەبێ بۆ عێراق و ڕوویەکی گەشتی شارستانی بە وڵاتانی دەوروبەر. فەرزدە قوتابی زانکۆ پرسیارەکەی من کاک یادگار بۆ هەم ئەندام پەرلەمانەنە بەڵام ڕووی پرسیارەکەم دکتۆر ڤاڵاکەم کە ئێوە بەڵێنی چی بە خەڵک دەدەن کە پرۆژ چاکسازی بخەن ناو کاری دانیشتەکانی پەرلەمان و هەروەها دەمێ ئەو پرسیارم بە ڕاشکاوی جواب بدەیت ئەو لایەنە کێ بوون کە لەمپەریان لە بەردەم پرۆژ چاکسازی دروست کرد. سپاس. ئەو پرۆژەی چاکسازی کە حکوومەتی هەرێم بۆ ئێوەی نات لە پەرلەمان. بەڵێ بێگومان گرنگترین پرۆژەی چاکسازی لە تەمەنی حکومڕانی لە هەرێمی کوردستان بریتی بوو لەو پرۆژەیە کە لەلایەن حکوومەتەوە نێردرا بۆ پەرلەمانی کوردستان. ئەو پرۆژەیەکی گشتگیر بوو واتە چاکسازی لە خۆگرتبوو لە هەموو بوارەکان لە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەو پرۆژەیەمە هەوڵێکی زۆرماندا تەنانەت لە لیژنەی یاسایی زیاتر لە 5 راپۆرت لەسەر ئەو پرۆژەیە یاسایە نووسرا و بەرزکرایەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و هەموو هەوڵی خۆماندا کە ئەو پرۆژە یاسایە بچێتە بواری جێبەجێکردن. دیارە لەلایەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان پرۆژە یاساکە پەسەند کراوە بەرزکرایەوە بۆ سەرۆکایەتی بە مەبەستی واژۆکردن. بەڵام دوای ئەوەی کۆمەڵێک خەڵک ناڕزاییان هەبوو لەسەر ئەوەی کە خانەنشینی پەرلەمانتار زۆرەوە پێویستە کەم بکرێتەوە ئەو پرۆژە یاسایە گەڕێنرایەوە بۆ لیژنە پەیوەندیدارەکان و لە لیژنە پەیوەندیدارەکانیش ئەو بابەتە چارەسەر کراوە بەرزکرایەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان. بەڵام ئێمە ناتوانین لە خەڵکی هەرێمی کوردستان بشارینەوە کە چەند لایەنێکی دیاری کراو هەبوون بوون بە کۆسپ لە بەردەم پەسەندکردنی یاساکە و لە بەردەم جێبەجێکردنی یاساکە لە هەمان کاتدا ئەو لایەنانە بانگەشەی ئەوەیان دەکردوە خەڵکیان بە شێوەیەکی ئەو تۆهاندا کە گوایە ئەگەر پرۆژەی چاکسازی بڕواتن ئەوە مخەسەساتی فەرمانبەران و مخەساتی مامۆستایان دەبڕدرێ ئەگەر پرۆژەی چاکسازی بڕوا خەڵک بێڕاتب دەبێتن بێگومان ئەو لایەنانە پێویست ناکەم لێرە ناویان بێنم چونکە هەر لە کەناڵەکەی ئێوە کە ئێستا ئێمە ئەو بەرنامەی تێدا تەزیین دەکەین پەرلەمانتاری چەند لایەنێکن بە ڕاشکاوی لە بەردەم پەرلەمان لێدوانیاندا و کتویانە پرۆژەی چاکسازی دەبێتە هۆی بڕێنی قوتی خەڵک بەو هەدەفەی کە خەڵکەکە هەن بدەن لە دژی پرۆژە یاساکە بوەستنەوە نێڵن پرۆژە یاساکە بڕۆ بێگومانەوە هەمووی بیانۆ بوو چونکە ئێمە دەزانین و هەموو خەڵکێکی مختص دەزانێت کە ئەو پرۆژە یاسایە کاری بڕینی موچەی نایاسایی بوو. بەڵێ کاگە بڵا ئێوە ینی قسەیەکتانەیە لەسەر و پرۆژە یاسایە قسە لەسەرەوە هەیە کە گەڕێنراوەتەوە پەرلەمان بۆی هەرگیز پەسەند نەکرێت. خۆی نردنی ئەو پرۆژە یاسایە تەوقیتێکی باش و باری دارایی هەرێمی کوردستان بارگرانێکی زۆر لەسەر حکوومەت هەبوو. حکوومەت هەرێمی کوردستانیش بە دەرفەتی زانی کە پرۆژە یاسایەک تەقدیم بکە بۆ چارەسەرکردنی باری دارایی هەرێمی کوردستان و بژێوی ژیانی هاوڵاتیان و پیاڕاگەشتنی موچە بۆ خەڵکی کوردستان. بەڵام بە بۆچوونی من مەفهوم و ناوەڕۆکی پرۆژە یاساکە پرۆژەکە کە لەلایەن حکوومەتەوە نێردرا بوو زۆر باش بوو بەو نیازەی نێردرا بوو کە چاکسازی بکرێت. بەڵام بە بۆچوونی من حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانی ئەو ستافەی کە بەرپرس بوون لەو پرۆژە یاسایە لەلایەن حکوومەتەوە نەیانتوانی پێشوەخت بانگەشەیەکی باشی بۆ بکەن بۆ ئەوەی نەیقۆزنەوە ئەوانەی کە خۆتان نەزانن هەڵایەکی گەورە لەسەر ناکەن ئەرکی حکوومەت ئەوە بۆ بینێرێتە پەرلەمان کە ینی دکتۆر ئامان سکرتێری ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکیان کێشاوە پرۆژەکەیان حازر کردووە خستویانەتە گۆڕەپانی پەرلەمانەوە پەرلەمان دوێنەرایەتی گەلە لە جیاتی ئەوەی ئەم پرۆژە یاسایە بخاتە خزمەتی گەلەوە ئەو تێ خستویاناتە خزمەتی خۆیانەوە چونکە لەو پرۆژە یاسایە ئەگەر بوو وایە بە یاسا ئەوەت امتیازاتی پەرلەمانتار کەم ئەبووە. نا قەزیەکە پەرلەمانتار نییە بە بۆچوونی من لە دەرەوەی پەرلەمانی کوردستان خۆتان نەزانن کۆمەڵێ موچەی نایاسایی هەیە کە ئەدرێت یا دووبارەبوونەوەی موچە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاسایی تەقدیم کرد بۆ ئەوەی بنەبڕی دووبارەبوونەوەی موچە و موچەی نایاسایی بکە بەڵام لە دەرەوە هەڵایەکی گەورەیان دروست کرد لە کەناڵەکانی ڕاگەیاندن و حەق بوو هەڵاکەیان بە بۆچوونی من نەخێر لێ تێگەشتنی مزایدێکی گەورە کرا کە ئەو یاسایانە ژەوەندیان چی بوو لەو یاسایە تێنەپەڕێ من تێناگەم من خۆم لەگەڵەوە نەبووم کە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە ڕاگەیانێکیان بڵاو کردەوە ئەو یاسایانە ڕاگرکارێکی باش نەبوو ئەو یاسایە زەحمەتی زۆر لەگەڵ کێشرا پەرلەمانتارەکان بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەو نیازەی ناردی کە بارگرانی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەم کاتەوە بەڵام لە پەرلەمانی کوردستان بارگرانی دارایی یان زیاتر بە حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد. فەرموو خاتون.
گزرارات پرسیارێکم لە دکتۆر بالا هەیە کە بۆ نووسینی دەستور چ دەورێکی دەبێتن ئافرەت لە بوونیدا کە ئافرەت هەتا کێی نێت کە دێتە ناو کۆمەلگا کە نیوەی کۆمەلگا پێشکەوتووە دەمانوێت زیاتر بوونی هەبێت لە خولی چوارەم هیچ دەرفەتێکی پێ نەدرا ئەگەر بۆ خولی پێنجەم ئەو دەفرەتی پێ بدرێتن چی دەکات بۆ پەرلەمانی و نەرایەتی ئێوەی ئافرەتانی کردووە بڵێ کراوە بەس بە تەواتی نەکراوە ئەوەی ئێمە چاوەڕێمان لێ کرد بەداخەوە کە ئێستا دەمانێت بۆ خولی داهاتوو زانی چی کارێک بۆ ئافرەت دەکات ئافرەت بوونی چی دەبێت زۆر سپاس خاتون دکتۆرە فەرمووەڵامی بدەیتەوە بێگومان ئەوەی ئەو بابەتێک کە پێیوەستە بە ئافرەت و زۆر مهمە ئێمە لە لیژنەی نووسینەوەی دەستور تەزبیتمان کردووە چونکە تا ئێستا دەستوری کوردستانی عێراق زیاتر لە 7 مادەی نووسراوەتەوە مەبدا ئەساسیەکانی نووسراوەتەوە یەکێک لەو مەبدا ئەساسیانێک کە لە ناو دەستوردا تەزبیتمان کردەوە پێشنیاری خۆم بووە بریتێ لە تەمیزی ئیجابی تەمیزی ئیجابی بۆ ئافرەت و تەمیزی ئیجابی بۆ هەموو ئەو پێکهاتانەی کە پێویستیان بە تەمیزی ئیجابیە خاتون فەرموو جەنابتان پرسیارەکەتان بکەن ڕووی پرسیارم لە بەڕێز کاک عەبدوڵڵاکەم ناوم نێرگزە لە ئادای خولی پێشووی پەرلەمان ڕازیت پرسیاری دووەمم بۆچی وەک پێویست هەم ئاهەنگی لە نێوان پەرلەمان و حکومەت دانیە سپاس دەکەم نێرگز خاتون با مایکەکە بچێتەوە کاک عەبدوڵڵا بڵێ پەرلەمانی کوردستان هیچی نەکردووە تا لێ ڕازی بمیان لێ ڕازی نەبوون هیچی نەکردووە ئەم خولەکە ڕۆشت مزایدەیەکی زۆری سیاسی ئەو 5 حیزبەی حکوومەتیان پێگەێنا لە ناوێکە ڕێنەکەوتن و کێشێ و قەیرانێکی گەورەی سیاسیان بۆ هەرێمی کوردستان دروست کرد هیچ نەکرا بەدەستی بەتاڵاتە دەرەوە تقریبا هیچمان نەکرد خاڵێکی کە لەبەر چی باری دارایی ژانی بە هەمووی نەخینە سەر پەرلەمانی کوردستان باری دارایی حکوومەت هەرێمی کوردستان کە بوجە نەهاتە پەرلەمان چاودێرە و یاسا دەرەکە و متابعاکە هەموو یاسایەکیش بۆعدێکی دارایی هەیە بۆعدێکی اقتصادی هەیە کە بجەنیێتە پەرلەمان یاسا پێ دەرناکرێت دەست بۆ یاسایەبەری لایەنێکی پەیوەندیدارە بە مەسەلەی داراییەوە و مەشاریع و مەشروعیش حکوومەتی چی نەبووە و پێش لایەنەکەش حکوومەت لە ناوێکا ڕێنەکەوتن و چاودێریش نەکرا ینی وەکو پێویست توانم بڵێم ئەوەی هەبوو یاسای چاکسازیە بوو ئەویش بۆ ئاراستەیە برەکە ئەتوانم بڵێم هیچ نەکرا تەمەناکەم لە داهاتوە تا چەندە هاوڕایی دوانە باڵا کە پەرلەمانی خولی چوارەم هیچی نەکردووە بڵێن تقریبا بەدەستی بەتاڵاتوی دەدە دەرەوە بێگومان ئەمە تەمەنا دەکەین خولی پێنجەم باشتر بێتن لە خولی چوارەم بەڵێ تەمەنا دەکەین کە خولی پێنجەم باشتر بێت لە ئەدای پەرلەمانی لە خولی چوارەم وەجگە لەوەش ئەوەی کە پێیوەستە بە پرسیارەکەی ئەو بێگومانەوە زۆر گرینگە پەرلەمانتار کاتێک کە سوندی یاسایی خوارد دەبێت ئەوە بزانێتن کە ئەو دوو ئەرکی هەیە یەکەمیان تەشریع دووەمیشیان ڕقابەی حکوومەتە لە بابەتی ڕقابەی حکوومەت دەبێت بزانێت کە بەپێی پرەنسیپی دەستوری حکوومەت و پەرلەمان دوو موسسەی تەواوکەری یەکترین دوو موسسەی دژ بە یەکتری نین دوو موسسەنی یەکیان ئەوی تر تەواو دەکاتن پێویستە مەبدەئی تەوازن و مەبدەئی تەعاون و مەبدەئی هاوسەنگی لە نێوان حکوومەت و لە نێوان پەرلەماندا هەبێتن بۆ نمونە گرنگترین شت ئەو یاسایانەی کە تابعەیەکی مالیان هەیە بە هیچ شێوەیەک پەرلەمان و پەرلەمانتاران ناتوانن بەبێ پرسی حکوومەت و بەبێ وەرگرتنی ڕای حکوومەت دەستی بۆ ببن بۆیە هەماهەنگی لە نێوان ئەو دوو موسسەی زۆر هەبوو لەگەڵ پەرلەمان حکوومەت هاوکارتان بوو لەو خولە حکوومەت هاوکار بوو بەڵام بەداخەوە پەرلەمانتاران قسە لەسەر ئەوە هەیە کە ینی دەیان جارداوە کرا و وەزیرێک ببەنە پەرلەمان نەتانتوانیوە بیبەنە پەرلەمان کە لە تەنیشتی یەکن بینای پەرلەمان و بینای ئەنجومەنی وەزیرە ئەدای پەرلەمان وای کرد کە حکوومەت و وەزیرەکان خۆیان لە پەرلەمان بە دوور بگرن مزایدات لەناو پەرلەمان وای کرد کە حکوومەت و وەزیرەکانش خۆیان لە پەرلەمان و لە حزوریان لەناو پەرلەمان بە دوور بگرن بە شێوەیەک بوو مزایدات بە شێوەیەک بوو تەجاوز لە ئیسیجواب و لە قسەکردن لەگەڵیان إلى حد ما فەرموو خاتون وەکو ئەخیر پرسیارواری بگرین پرسیارەکەم بۆ دکتۆرە باڵایە وەک دەزانین لە ماوەی ئەو 4 ساڵە بۆ هۆی قەیرانی دارایی و نەبوونی دامەزرادن قوتابیانێکی زۆر کە دوای خوێندنەکانیان تەواو دەکرد ڕویان لە دامدەستگاکانی حکوومەت دەکرد بە تایبەت لە کەرتی تەندروستی کە من وەک خۆم وەک خۆبەخشێک کە ماوەی ساڵەکونی و لە یەکێک لە نەخۆشخانەکان کار دەکەم ئەوان کار و پرۆژەیان چیە بۆ ئەو خۆبەخشانە بە تایبەت لە کارتی تەندروستی دکتۆرە زۆر بە کورتی بێگومان ئەو بابەتێک کە پێیوەستە بە دامەزراندن ئەوە بابەتێکی حکومیە واتە حکوومەت پێویستە ڕێی خۆی لەسەر ئەو بابەتە بدە هیچ بێت دوور و نزیک پەیوەندی بە پەرلەمانەوە نییە بەڵام وەکو وتم ئێمە هەوڵ دەدەن لە ڕێگای
لە ڕێگای بازاڕی ئازاد و تەزبیتکردنی مەبدەئی بازاڕی ئازاد جزبی ئیسtisماری بیانی بکەین کۆمپانیاکان ڕابکێشین بۆ ئەوی هەم بارگرانیەکە لەسەر حکومەت سوک ببێ هەم ئەو خەریجانەش بتوانن لەو کۆمپانیایانە جێگیر ببن بە هەمان ماف و ئیمتیازاتی کە لە حکومەت وەریدەگرن. دکتۆرە ڤاڵا کاتیەوەیە بانگەشە بۆ خۆتان بکەن ناوی خۆت ژمارەی خۆت و ژمارەی لیستەکەت وە بۆ دەنگت پێ بدەن. بەڵێ. بێگومان ئەمن دکتۆرە ڤاڵا فەریدسیان کاندیدی ژمارە دوی لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستانم داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم کە لە ڕۆژی دەنگدان بەرەو سندوقەکانی دەنگدان بچن و دەنگ بدەن بە لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان و لە لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستانیش دەنگ بدەن بەو بربژێر و کاندیدە بەهێزانەی کە توانای جێبەجێکردنی دروشمی لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستانیان هەیە کە بریتە لە بنیادنانی کوردستانێکی بەهێز. دکتۆرە ڤاڵا خۆی دەردەچێت؟ تەمەنا دەکەم ڕادەوەستێتە سەر دەنگدەران ئێمە چاوەڕێی دەنگی دەنگدەرانی. کاکە عەبدوڵڵا جەنابیشتان ناوی تەواوی خۆتان ژمارەی خۆتان و ژمارەی لیستەکەتان وە بۆ دەنگتان پێ بدەن. بەڵێ من عەبدوڵڵای حاجی مەحموود سەرۆکی لیستی سەردەم ژمارە 127 داواکەم لە هاوڵاتیانی کوردستان پشتگیری و ژمارەکەت ئەزانم سەرۆکی لیستەکە ژمارەیەکە بەڵام ژمارەکە سێ بڵێ. ژمارە یەکم بەڵێ داواکەم لە هاوڵاتیانی کوردستان پشتگیری و متمانەی خۆیان بن بە لیستی سەردەم. لیستی سەردەم بۆ پشتگیری و پشتیوانیە لە خەڵکی کوردستان چ لە بەرگری و پاراستنی پرۆسی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان بەرامبەر بە داگیرکەران و دژمنانی گەلی کوردستان خۆبەخشانەی ئەمە بەرگری لە وڵاتە ئاکەین و لە نهۆڵی پەرلەمانیشی ئەمە دوور لە مزایدە و بەتەڵی سەرشاشە و قسەی باق و بریق ئێمە کردداری زۆر ئیشی زۆر قسەی کەمەکەین و بە دڵسۆزی پەرلەمانتارە بێ دڵسۆز بێ بە خەمخۆر بێ هەر یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرەچێ پەیوەندی بە تاک بە تاکی وڵاتیانی کوردستانەوە هەیە ئەبێ وەکو ئەو یاسایانەت کە دەرەکەی بۆ خەڵک هەموو هاوڵاتێکی کوردستان وەکو خۆت مامەڵی لەگەڵ بکەی بۆ ئەوەی یاساکی سەلیم بێ بۆیە پشتیوانی پشتگیریمان لێ بکەن و دەنگمان بە لیستی سەردەم دەموو کاندیدەکانی لیستی سەردەم. سپاس کاک عەبدوڵڵا سپاس دکتۆرە ڤاڵا سپاس بۆ هاوڕێیانە با بەرەو پاسەکە بجوڵین و لەوێ وردە وردە هەندێک بروسکە پرسیارەکەین و کۆتایی بەرەکەن. بەڵێ ئەزیزان دوایەوەی چایەکمان خواردەوە توێتەوە ناو پاسەکە ئێستا چمە لای تروسکەی هاوکارم بزان لە تۆڕە کۆمەڵایەتەکان چی بۆ ئامادەکردووی فەرموو تروسکە شاشە بۆ تۆیە. بە کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێش لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هاتمە وڵاتان یادگار ئەم کاتەی تۆ میوانەکانیشت باش ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە لە مێژووی گەلی کووردا هەر بۆیە منیش کۆمەڵێک بابەتی گەرمم لەسەرەوە ڕۆژە مەزنە ئامادە کردو بڕیارم داوە گشت بابەتەکانم پەیوەست بن بە ساڵیادی ڕەفراندۆمی سەربەخۆی کوردستان وە کەمیشە با لە فەیسبوکەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ساڵوەگەری ئەنجامدانی ڕەفراندۆمی سەربەخۆی لە باشووری کوردستانە 25 ئەیلولی ساڵی 2017 خەڵکی هەرێمی کوردستان بە پێشەنگی سەرۆک بارزانی بڕیاریاندا قسەی دڵی خۆیان بکەن و ئەمڕۆ سۆشیال میدیای کوردستان و بەکاربەرانی هەر چوار پارچەی کوردستان بەو یادەوە سەرخاڵن بە شێوەیەکی گشتی هەر بۆیە منیش قسەی دڵی هەندێک بەکاربەر لەسەر ڕەفراندۆم باز دەکەم. هەژماری فەیسبوکی کوردستان 24 پرسیارێکی لە بەکاربەران کردووە دەڵێ لە ساڵوەگەری ڕەفراندۆمدا چه هەستێکت هەیە وێنەیەکیشی داناوە و لەسەری نووسیوە ڕەفراندۆم سەرکەوت خیانەت ئەنجامەکانی دواخست. ئەیات کوردی دەڵێ خاکفرۆشان وایان کرد بگریم بەکاربەرێکی دیکە بەناوی شۆڕژجێر برادۆستی دەڵێ ئەوەی هەموو شانازی پێوە دەکەم ئەو پەنجەیەمە کە بۆ سەربەخۆی مۆرم کرد. سارمەند مقداد دەڵێ کە کەرکووک فرۆشرا هەستیشم نەما بەڕێزگەردیش دەڵێ ڕۆژی شانازیکردن و جەژنی نەتەوەییە. جگە لە فەیسبوک هەروەکو لە 25 ئەیلول ڕۆژە مەزنەکە دیتمان ڕەوەندی کوردی لە دەرەوە زۆر لەسەر پێ بوون ئەو پشتیوانێکی تەواوی سەربەخۆیان کرد. ئاغا دیارە لەو کەسانەیە کە لە ئەوروپایە مافی دەنگدانی هەبووە گرتەیەکی لە ساتەوەختی دەنگدانەکەی لە تویتەر داناوە دەڵێ ئەوە پڕشانازیترین چرکە ساتی تەمەنم بوو کە بە خوێنی پێشمەرگە و شەهیدانی کوردستان بۆ من ڕەخسا بە بەڵێ دەنگ بدەم. ئەو دەڵێ ئەو چرکە ساتە بۆ هەمیشە لە مێژوودا دەمێنێتەوە. جگە لەم بەکاربەرێکی دیکە بە ناوی یادگار دەڵێ من هەمیشە خۆم بە کورد زانیوە هەرواش دەمێنمەوە عێراق هیچ کات نابێتە وڵاتی من. یادگار وێنەی کەسێکی داناوە کە لەسەر تەرمی ئەمفالکراوان دەگری و دەڵێ شەرمەزاری بۆ وڵاتانی کۆلۆنیال وەک بریتانیا و فەرەنسا و کۆمەلگای نێودەوڵەتی و تەنانەت ئەمریکا و نەتەوەی گرتوەکانیش کە خیانەتیان لە دیموکراسی کرد و دژی ئەو خواستە ڕەوایی گەلی کوردستان وەستانەوە.
جگە لەمانە ئەگەرچی کۆمەلگای نێودەوڵەتی کاردانەوەیکی ئەوتۆی بەرامبەر بە ئەنجامەکانی ڕفراندوم نەبوو کە زۆر کەس پێی وایە خیانەتی 16 ئۆکتۆبر هۆکاری ئەو بێدەنگێ بووە بەڵام ڕای گشتی وڵاتانی دیموکرات و زلهێزی جیهانیش بە ئێستاشەوە بە پەرۆشەوە باسی مافی سەربەخۆی کوردستان دەکەن. میراندا بە کاربەرێکی بەریتانیە دەڵێ ماوەیەک لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوور بووم بەڵام هاتمەوە بۆ ئەوەی ساڵوەگەری ڕفراندۆم لەگەڵ خاکی کوردستان و خەڵکی کوردستان بم و جەژنی بگرم. میراندا لە تویتەکەیدا گرتەیەکی کوردستان 24 داناوە کەسێکی بەتەمەن بە ئاڵای کوردستانەوە هەڵپەڕکەی کوردی دەکا و دەڵێ ئێوە گەلێکی جوانن تایبەتمەندیەکتان هەیە کە دەبێ هەمیشە بیپارێزن. میراندا دەڵێ لە کۆتاییدا کاتی ئێوەش هەر دێت و ئێوەش هەر دەگەن بە ئاواتەکەتان کە ئەویش سەربەخۆییە. جگە لە تویتەریش هەروەها وەگاماژەم پێدا یادگار میدیای نێودەوڵەتیش هەروەک پارساڵ کە چرکە بە چرکە لەگەڵ ڕووداوەکانی کوردستان بوون تاوە کاتێک کە خەڵک چوونە سەر سندوقەکانی دەنگدان و ئیتر هەموو جیهان بۆ ڕفراندۆم و بە ئەنجامەکەی هەژە لە ساڵوەگەری ڕفراندۆمیشدا بە گرنگی باس لەو ڕۆژە و ئەو بڕیارەی گەلی کورد کراوە. بابەتەکان ئەوەندە زۆرن کە بەڕاستی من نەمزانی کامیان هەڵبژێرم بەڵام بڕیارمدا سەرنج بخەمە سەر وتارێکە لە ماڵپەڕێکی بەریتانیدا بڵاو کراوەتەوە بە قەڵەمی گەری کێنت لەژێر ناونشانی هێنانەدی دەوڵەتی کوردستان. گەری لە وتارەکەیدا گەلی کورد بە باوەڕ پێکراوترین هاوپەیمانی ناوچە بۆ وڵاتانی ڕۆژاوای دادنێ ئەنجامدانی ڕفراندۆمەکە بە پرۆسەیەکی ئاشتی خوازانە ناو دەبا وەڕوونی دەکاتەوە کە چۆن بەغدا بە هاوکاری نێودەوڵەتی ڕوبەڕووی ئەو داوەڕەوایە گەلێک بۆتەوە. یادگار ئیدی بە شێوەیەکی گشتیەوە گەرمترین بڕگەکانی ئەمڕۆی سوسیال میدیا بووکە بۆ یەوم کۆ کردبەوە بینەرانی کوردستان 24 دەتوانن بەشدار بن لەگەڵمان بن بە بەکارهێنانی ئەو هاشتەگی کە دەیبینن هاشتەگی کوردستان دەنگ دەدای کوردستان 24 دەگەڕێمەوە لای تۆ میوانەکانت. بەڵێ تروسکە مادوونەبی سوپاس بۆ ئەو زانیاریانە سوپاس بۆ بابەتانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ئێمەتان گواستەوە ماندوو نەبن کاگەم بڵابێمەوە لای جەنابتان چەند بروسکە پرسیارێکمان ماوە ئێوەش ئەگەر وەڵامی کورتمان بنەوە سوپاستانەکەین. قسە زۆر لەسەرەوەکرێت کە پەرلەمان هێندەی جێگەی ئالۆسترکردنی دۆخی کوردستان بۆ هێندە جێگەی ئارامکردنەوەی دۆخەکە و خزمەتکردنی هاوڵاتیان نەبووە. ئەتوانم بڵم تقریبن وایە بەس ینی هەمووی نا بەشێکی لە پەرلەمانتاران و ینی ئەدای سیاسی فراکسیۆنەکان ینی بەو دەنگەی نابڕین هەمووی بەڵام بەداخەوە بەو ئاراستەیە برا ڕاست باشە دکتۆرە ڤاڵا بەدەر لە تەمەنا ئەوانەیە چنەوە پەرلەمان هەر سەر بە حزبەکانن و ئەوانەشی کە دەنگەدەنە هاوڵاتیان یاریێمی کوردستان کەواتە زەمان چییە کە پەرلەمان لە 4 ساڵی ڕابردوو خراپتر ناچێت؟ نامەتەمەنە دەکەین باشتر بێتن و حکوومەتی ئەو جارش تەمەنە دەکەین کە حکوومەتی زۆری نەبێ حکوومەتی بنکە فراوان نەبێتن حکوومەتی زۆری نەبێتن بە جۆرێک کە ئەو حزبەی زۆرینی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بەدەست دێنێتن بتوانێتن حکوومەت تشکیل بکاتن و هەروها معارەزەش هەبێتن لە ناو پەرلەماندا واتە هەموو حزبەکان خۆیان نەخزێنە ناو حکوومەت و لە ناو حکوومەتدا پۆست وەربگرن و لە ناو پەرلەمانیش معارەزە بن چونکە بەڕاستی ئەوەی لە خولی چوارم پرۆسەکەی تێکدا و پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان شێواند ئەوە بوو کە ئەحزابەکان هەم چوونە ناو حکوومەت و وەزارەتیان هەبوو هەم پەرلەمانتارەکانیشیان لە ناو پەرلەمان معارەزە بوون ئەو جارە تەمەنا دەکەین حکوومەتی زۆری نەبێتن و معارەزەش هەبێتن لە ناو پەرلەمان ئۆپۆزیسیۆن بتوانێت بە شێوەیەکی علمیانە کارەکەی خۆی ئەنجام بداتن حکوومەتیش بتوانێتن بە شێوەیەکی ڕاست و دروست کارەکانی خۆی ئەنجام بدات و گەورەترین خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات. دکتۆرە ڤاڵا پەرلەمانەکەوێتە پشتی منەوە پێت وایە هاوڵاتیان ئەم جارە بتوان متمانەتان پێ بکەن و چکە لە 4 ساڵی ڕابردوو نەتانتوانی وەکو پێویست نوێنەرایەتیان بکەن من ناتوانانی بڵێ نەتانتوانیەوە لەبەرەوەی پەرلەمانتار تا پەرلەمانتار جیاوازی هەبووە پەرلەمانتار هەبووە هەموو جوهدی خۆی کردووە فراکسیۆن هەبووە هەموو جوهدی خۆی کردووە و لە ئەدای کاری پەرلەمانی زۆر موفق بووە و جێگای دەستخۆشی خەڵکی هەموو کوردستان بووە و جێگای دەستخۆشی فراکسیۆن و حزبەکەی خۆشی بووە و بۆ جاری دووەمیش کاندید کراوەتەوە بەڵام ئەدای پەرلەمانی بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد ئەوەی چاوەڕوان دەکراوەی خەڵک لی چاوەڕوان دەکرا بەو جۆرە نەبوو ئێمە تەمەنا دەکەن کە لە خولی پێنجەم ئەدای پەرلەمانی بە جۆرێک بێتن کە بتوانێت خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و پاڵپشتیش بێتن بۆ حکوومەتەکەی یەک پرسیارمەوە زۆر بە کورتی وەڵام بنەوە پێت وایە وەکو لیستی سەردەم زیاتر لە کەسێکتان بچێتە پەرلەمان ئێمە دەنگمان زیایی کردووە ئێستا 2 کورسیمانێ لە پەرلەمانی کوردستان تەمەنای زیاترەکەین و ئیستیعابێکی باشی خەڵکی کوردستان هەیە بۆ پشتگیری پشتوایی لەم لیستە و لە هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراقیش ئێمە دەنگمان زیایی کرد لەبەرەوە بە دڵنیاییەوە مەسەرەکەوین. باشە دکتۆرە ڤاڵا ئێوە جاری پێشوو بە کۆتا چوونە پەرلەمان پێتان وایە ئەم جارە بە دەنگی
حەقی خۆتان بچن و پێویستان بە کۆتانە بێت ئینشاءڵڵا تەمەنا دەکەین و هەوڵی خۆشمانداوە خۆمان زۆر ماندوو کردووە بۆ ئەو بابەتە. بەڵێ سوپاسی کاک عەبدوڵڵای حاجی مەحموود سەرۆکی لیستی سەردەم و سوپاس بۆ دکتۆرە ڤاڵا فەرید سیان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان. سوپاس بۆ هاوڕێیانە کە ئەمڕۆ ماندوو بن. سوپاسی تەواو بۆ ستافە ماندوو نەناسە کە ئێجگار ماندوو ئەبن زیاتر لە 4 بۆ 5 کاتژمێر ماندووە بن بەم بەرنمەیەوە ئەوەی ئێوەی بینن ئەوەیە کە مۆنتاژ کراوە و چاک کراوە. سوپاسی بێپایانم بۆیان ڕێزی یادگارفایەخ و هەموو هاوکارانم قبول بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکە لەگەڵ کاندیدی جیاواز و هاوڵاتی و دەنگدەری جیاواز ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێک